ئایا کەسێک ئەگەر بێ قوربانی بکە بەڵام قوربانەکەی بۆ شوێنێکی کە خەڵکی ئەو شوێنە زیاتر پێویستیان بەو قوربانی ئەوە بێ بەو گۆشتی ئەوە بێ ئایا ئەمە حکمی شەرع لەم بارەیەوە چۆنە؟ دیارە ئەمە وەکو زەکات وایە وەکو سەرفترە وایە یعنی ئەتوانی قیاسی بکەیتە سەر ئەوە ئەگەر تۆ هەستکەی ئەو شوێنەی کە تایە خەڵکێک زۆرتر قوربانیەکە دەوڵەمەنی زۆرتر تایە بەڵام ئەو شوێنەکەی کە هەر لە وڵاتی خۆتایە بەس شارەکە جیاوازە خەڵکەکە لەوێت دەستیان کورتترە و ئەتوانن مەسەرەن بۆ نمونە سوودێ زیاتر لەو گۆشتە وەربگرن واللهی لەوانەیە شەرع لەگەڵ ئەوەیە بێ و هانی ئەوەت بدا کە تۆ بڕۆی بیبێ بۆ ئەو شوێنە یان بینێری بە وەکالەت کەسێک لەوێ ئەو ئیشت بۆ ئەنجام بدە تەنانەت لە ئاستی دەوڵەتەکانیش بۆ نمونە کابرا لە ئەوروپایە ئەوێ قوربانی بکە ئەم کابراایە کە لە ئەوروپایە و ئەوێ قوربانی بکە لەوێت طبعا ئەوە مسلمان نییە کە یان ئەو مسلمانانی لەوێن ئەغلب حاڵەتی مادیان باشترە و ئیش و کاسبیان هەیە لەوەی کە لەوێت دابەشیکا بۆ یبینێتەوە بۆ شارێک وەکو ڕزگاری بۆ ناوچەیەک وەکو ناوچە منکوبانەی کوردستانە مەسەرەن بۆ نمونەوەی کە وەختی خۆی ئەنفال کراوە یان ئێستا زروفی یعنی زروفیان باش نییە لەوێ قوربانەکەی بۆ ئەنجام بدرێ پارەکە بنێرێتەوە ینی وەکو وەکالەت کەسێک بکە بە وەکیل یان وەکو خۆی مەسەرەن بۆ نمونە خۆی بێتەوە ئەو ئیشە ئەنجام بدا ئین شاء الله ئەوە زۆر چاکە. حکمی کڕینی ئاژەڵ لە ڕێگای ئەنتەرنێتەوە ئەگەر زەمان هەبوو ئەو کەسەی کە بۆ تێکڕێ یان ئەو کەسەی کە ئەو ڕێکخراوە یان دەستگایە کە ئەو حیوانە ئەکڕێ ئەگەر بزانی شەرت و شروتەکانی قوربانی تایە هاتۆتە جێ ئەوەی کە شەرع دایناوە قوربانی بۆ نمونە حیوانەکە ئەگەر مەڕ بوو لە 6 مانگ زیات کەمتر بێ هەر نابێ بە قەولی هەموو عولەما لە 6 مانگ زیاتر بێت تەمەنی بە قەولی ئیمامی ئەبوو حەنیفە ئەبێ و ئیمامی شافعی فەرمێ ساڵ بەسەرەوە بێ ئەگەر بزن بوو لای هەندێک لە عولەما ئەڵێن ساڵێک تەمەنی بەسەرەوە بێ ئەگەر ئیمامی شافعی فەرمێ 2 ساڵ بەسەرەوە بێ طبعا بۆ ڕەشە وڵاغ 2 ساڵ بەسەرەوە بێ على الأقل و بۆ وشتر 5 ساڵ بەسەرەوە بێ تەمەنی ئەم شەرت و شروتانەی تیابێ ئەمجا تەمەنەکەیە ئەمجا بۆ مەسەلەی سەلامەتیەکەشی یعنی کوێر نەبێ شەل نەبێ لەڕ نەبێ پیر نەبێ ئەگەر زانیت ئەم شەرتانەی تیاب هاتوتە جێ قەیچێکە لە ڕێگای ئەنتەرنێتیشەوە ئەگەر شەرتەکانی هاتە جێ زۆر ئاعتیادیە و ئەتوانێت ئینسان لە ڕێگای ئەنتەرنێت شۆ بیکڕێ یان کەسێکیش بکا بە وەکیل یعنی ئەتوانی کەسێ بکەی بە وەکیل بۆتی بکڕێ بەڵام کەسەکە کەسێکی ئەمین بێ دڵنیابی کە خیانەتت لێ ناکە کە فێڵت لێ ناکە کە ئاژەڵێکت بۆ ئەکڕێ شەرت و شروطی مەرجەکانی قوربانیکردنی تیابێ. ئایا ڕێکخراوەکان تۆ ڕێکخراوێکەکەی بە وەکیل کە قوربانیت بۆ بکە بۆ نمونە ڕێکخراوێک لە هەر ڕێکخراوە ئەو ڕێکخراوەی کە لە کوردستانە ئێستا قوربانی بۆ خەڵکەکەن حەز ناکەم ناوبێنم بۆ ئەوەی چونکە هەمووی ڕێکخراوەکان ئێمە بە یەک چاوسەیریانەکەین تۆ ڕێکخراوێک لەم ڕێکخراوانە متمانەت پیان هەیە پارەکەتی پێدەی قوربانی بیکەنە قوربانی بۆت ئایا دروستە؟ بەڵێ لایەنی شەرعی دروستە ئەگەر چی سنەت وایە باشتر وایە تۆ خۆت قوربانیەکە بکەی بەدەستی خۆت یان وەکو خۆت ئامادەبی لە کاتی کردنی قوربانێکەیە ینی بەرچاوی خۆتۆ بکرێ و دوعاکە خۆت بیخوێنی ئەمە ئەسڵترە ئەمە چاکترە و ئەو کاتە خۆت طبعا خێرەکەت بۆ گەڕەکەی خۆتە بێ بۆ فەقیرەکانی گەڕەکەی خۆتە بێ بەڵام کاتێک دەی بە ڕێکخراوێک ئەو ڕێکخراوە تۆ نازانی چۆن دابەشەکە و ئەیدا بە کێ وەک ئەوە نییە کە خۆت سەرپەرشتی ئیشەکەی خۆت بکەیت هەروەها دروستە کەسێکیش کەسایەتێکیش بکەی بە وەکیل وەکو چۆن دروستە ڕێکخراوەکە ئەگەر کەسایەتەکە یان کەسەکە جێی متمانە بوو زانیت بە جوانی بۆ تێکڕێ و بە جوانیش بۆتی سەرێ بڕێ و بە جوانیش تەوزیعەکە و دابەشێکە من ئەمەم پێ باشە کە خۆت بیکەی ئەگەر خۆت نەتکرد دروستە مەجالت نەبوو بۆت نەکرا لە ئەوروپای لە وڵاتێکی دەرەوەی لە حەجی حەزەکە یەکێ بۆت ئەنجامی بدا لێرە چونکە لە حەج لەوێ زۆرە هەدی و قوربانی زۆر ئەکرێ لەوێ پێویست ناکە لەوێ گۆشتەکەی تەوزیعەکەی بەڵکو لە لای خۆمان لە کوردستان خەڵکی فەقیر زۆرترە بدرێ بەوانە دروستە خەڵک بکەی بە وەکیل بەڵام کەسێ بکە بە وەکیل یان ڕێکخراوێ بکە بە وەکیل جێی متمانە بێ و بزانی بە جوانی دابەشێکە ئایا دروستە هەموو ئەو گۆشتەی کە ئیکەی بە قوربانی تەمە و حیوانەی کە سەرێ بڕی هەموو گۆشتەکەی بۆ خۆت هەڵیگری ینی خۆت بیخۆی دیارە لێرە مەقسەد هەموو گۆشتەکەی کە خۆت بیخۆی مەقسەد ئەوەیە کە بۆ خۆت و ماڵ و مناڵەکەت
یا بۆ خۆت ئەو میوانانەی کە دعوەتیانەکە یان دێن بۆ ماڵت لە ڕۆژی جەژنە. ئەوەی کە ئەرجەحە لە مەوزوعەکە ئەوەیە کە قوربانی باش وایە بکرێ بە سێ بەشەوە، قوربانی بکرێ بە سێ بەشەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فەکولوا وادخروا وتصدقوا، یعنی نیظامێکی زۆر عەجیب و جوان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دایناوە کە ئەوەیە لێی بخۆی بۆ خۆت و ماڵ و مناڵت و میوانت، هەڵی لێی هەڵبگری بۆ ئەو میوانانەی کە لە ڕۆژانی تری جەژنا دێن بۆ ماڵەکەت بۆیان بکەیت بە چێشت و ئەوانە، وتصدقوا و لێشی ببەخشی و ئەشتوانی وەکو ئێستا ئاماژەمان پێکرد تۆ کە یەکێک یان ڕێکخراوێک بۆ وەکالەتەگری ئەو کاتە خۆت هەلی ناخۆی، ئەشتوانی خۆت لی نەخۆی. بەڵام باش وایە بۆیە من وتم باش وایە ئینسان خۆی قوربانێکە بکات، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی لە گۆشتی قوربانەکەی خۆی خواردووە. ئایا کەسێک ئەگەر ژنی نەهێنا بێ گەنج بێ ژنی نەهێنا بێ یان ئافرەتێکە و جارێکان مێردی نەکردووە ژیانی هاوسەرگیری پێکەوە نەناوە، ئایا ئەمانە دروستە قوربانی بۆ خۆیان بکەن؟ زانایانمان فەرموویانە قوربانیکردن سنەتێکی مؤکەدە لە حەقی هەموو کەسێکی بەتوانە، یعنی خاوەنی ئیمکانیات بێ، ئیتر پیاو بێت، ئافرەت بێت، دیارە کچ بێت، کوڕ بێت، هەر کەسی ئیمکانیاتی هەبێ و توانای هەبێ ئەتوانێت قوربانی ئەنجام بدە. بۆیە فەرق نییە لێرە ئافرەتەکە شووی کردبێ یان شووی نەکردبێ، گەنجەکە ژنی هێنابێ یان ژنی نەهێنابێ، ئەو سنەتە هەموو کەسێک ئەتوانێ ئەنجامی بدە. بەڵام بۆ خێزان ئەوەی کە خاوەن خێزانە باش وایە ئەگەر ئیمکانیاتی هەبێ هەموو ساڵێ قوربانیە بۆ خۆی بکات و بۆ ماڵ و مناڵەکەی بکات، ئەوانەی کە ئەو نەفەقەی ئەکات، ئەو سەرپەرشتیان ئەکات. ئایا ئەو کەسانەی کە یان کەسێک کە قوربانی ئەکات بۆ خۆی و بۆ ماڵ و مناڵەکەی، ئایا بەس خۆی ئەو سنەتە تەطبیقەکە کە توک لە گیانی نەکاتەوە نینۆک نەگرێ، یان هەموو عایلەکە واکەن؟ دیارە ینی قولی بەهێز لەم مەوزوعە، قولی زۆرینەی زانایان لەسەر ئەوەن کەوە تەنها کابرای قوربانی کرد، ئەوەی کە قوربانیەکە ئەنجامەدا ئەوە لە تووکی ناگرێت، سنەتە لە تووکی گیانی نەگرێت و نینۆکی نەگرێتەوە، جگە لە ئەوەکانی کە زۆر اعتیادی و زۆر تەبیعی هیچ کێشەیەکیان نییە. و دووبارەش یەکەمەوە ئەگەر کەسێک حاڵەتێکی بوو مەسەلەن واجبێکی هەیە، مەسە عەسکەریە، کابرا ها لە دەستگایە کە نایڵن ینی ڕیشی هەبیان یان ناچارە مەسەن لە تووکی گیانی یا لە نینۆکی بگرێت، ئەوە سنەتێکە، ئیتر ئەگەر بۆت کرا ئەو سنەتە جێبەجێ بکە بۆ تیش نەکرا هیچ کێشەیەکی تیان نییە و ئین شاء الله تعالی لە ئەجری قوربانیەکەت کەم ناکات. ئایا ئەو دابەشکردنی قوربانیە، گۆشتی قوربانیە بە دراوسێ و بە کەس و کارە ئەتوانی بیدەی بە هەموو کەسێک خەڵکەیە مەسەلەن بێدینە، ینی هەر کابرا بە عەلەنی دژایەتی دین ئەکات، دژایەتی ئیسلامەکە، خەڵکانێک شێ تاوانبارن، گوناحبارن، مەسەلەن عەرەقەخوا بەڵام مسلمانە، گوناحێکەکە لە گوناحەکان مسلمانە و خەڵکانێکی ترشەیە مسلمان و ئەهلی مزگەوتن، کامە ئەولاترە؟ طبعا بەتەئکید مسلمان و ئەهلی مزگەوتەکە و ئەوەی کە فەقیر حاڵترە ئەوە ئەولاترە تا ئەکرێ پشتی ئەو بدرێت. دوای ئەوە ئەمجا ئەو مسلمانەی کە گوناحبارە و تاوانبارە دروستە بدرێ بە ئەویش، چونکە مادام مسلمانە و بەڵام هەندێک گوناحەکە، هەندێک تاوان ئەکا، ئێمە لەبەر خاتری تاوانەکە نابێن مەنعی بکەین لە خێری ئیسلام، يعني ئەم خێری ئیسلامە بەری ئەویشەکەوێ ئینشاءڵڵا، چونکە ئەو بەعموم کەسێکی مسلمانە، بەعموم کەسێکی مسلمانە و ئیسلامی پێخۆشە و دژایەتی مزگەوت ناکا ئەوان، بەڵام ئەوانەی کە بێدینن دژایەتی مزگەوت ئەکەن، یعنی باوەڕیان بە قوربانی نییە، باوەڕیان یعنی تۆ قوربانی چی پێ ئەدەی؟ ئەدرێ بەو مسلمانانەی کە یعنی تاوانبارن و بەو کەسانەشی کە ئەهلی مزگەوتن، ئەوە ئەسڵە بدرێ بەو کەسانە، والله ئەعلەم. ئەی ئەگەر ئەو کەسە کە خۆی لە ئەسڵا کەسەکە کەسێکی بێدینە، بەڵام ماڵ و مناڵەکەی ژنەکەی مسلمانە و گوێ لە وتارەگرێ و نوێژەکە، لەوانەیە ڕۆژوو بگرێ، لەوانێ کوڕەکەی مناڵەکانی، ئەمە طبعا ئەم حاڵەتە زۆر زۆرە، من خەڵکێکی زۆر ئەناسم خۆی بێدینە بەڵام ماڵ و مناڵی زۆر چاکن، ئەو کاتە تۆ بۆیان ئەنێری لەبەر خاتری ماڵ و مناڵەکەی، چونکە ماڵ و مناڵەکەی نابێت لە خێری ئیسلام بێبەش بن. ئەو کەسەشی کە ئەگەر خۆشی لێی خوارد إن شاء الله وایە ئەڵێ ینی چار نییە، ئیتر لا حول ولا قوة إلا بالله، ئێمە ئەدەبەن هەندێک قسە ناکەین، یعنی ئەگەر کەسێک کێ بێدین سوودی وەرگرت لە ئیسلام داواکەین خوای تعالی ئەو سوودە بکاتە سەبەبی هیدایەتدانی إن شاء الله تعالی. والسلام عليكم ورحمة الله وبركاته.